لە هەرێمی کوردستان ساڵانە لە هەفتەی 12دا بە بۆنەی هەڵکردنی ئاڵای کوردستانەوە ئاهەنگ و ڕێوڕەسم ساز دەکرێت. بەو هۆیشەوە کاتی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم لە قوتابخانەکاندا یەک کات ژمێردووە دەخرێت. ئاڵای کوردستان لە ناوەندەکانی خوێندن ساڵانە لە مەراسیمێکی پرشکوار لەلایەن مامۆستایان و قوتابیان و پەروەردکارانەوە ڕێزی لێژیرێ. بەرپرسانی پەروەردەیش لەو یادانایان لەو ڕۆژانە ئامادە بن. ئەم ڕۆژ لە پارێزگای هەولێر لە قوتابخانەی دیاری بنەڕەتی مەراسیمی ڕۆژی ئاڵا ڕۆژی هەفتەی 12 کە بڕیاری پەرلەمانی کوردستانە بۆ بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان ئەنجام درراوە لەلایەن مامۆستایان و قوتابیانی قوتابخانەیە و لە ناوەندەکانی خوێندنی سەر بە وەزارەتی پەروەردە ئاگادار کراونەوە کە تاقیکردنەوەکان سەعاتێک دواخەن بۆیە بتوانن ئەو چالاکیە لە بەیانیەکەی ئەنجام بدەن لە سەعات 8:30 بەیانی. سەرۆکی یەکێتی مامۆستایان باز لەوە دەکات. مامۆستا سەنتەرە بۆ پەروەردەکردنی قوتابی لە ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی خۆشەویستی ئاڵا و خاک و نیشتیمان لە دڵی ڕۆڵەکانماندا بچەسپێنن. پێویستە ماف و شایستە دارایەکانی مامۆستایان گەرنتی و دەستەبەر بکرێت. کە ئەمە ئەڵێن مامۆستا مەحوەری سەرەکیە لەم بابەتانە و ڕۆلی گرنگە بینن. ئێمە لە 2011ەوە ئەو بابەت دروشمانە بەرز کردێتەوە مامۆستایەکی لە خەم ڕەخساو بۆ ئەوە بتوانێت پەروەردەیەکی باش پێشکەشکە. حتمما لێرە ئەگەر مامۆستا بگاتە مافەکانی خۆی هەموو کارەکانی خۆی بەشڕکوپێکی چ لە ڕووی داراییوە چ لە ڕووی کارگەریوە چ لە ڕووی دەرونیشەوە ئەوە لایەنێکی زۆر گرنگە بۆ ئەوە مامۆستا بە دەرونێکی باش و سراحەت بڕاتە ناو پۆلەکەی خۆیوە وانەکەی خۆی پێشکەشکە ڕێنمایی تەلەبەکان بکە. ئەمە هەمووی گرنگی بۆ ئەدات حتمما بە یەکەوە ئەتوانین بە یەکەوە بیبەستین. مامۆستایانیش جوڵاندنی هەست و سۆزینەتەوەیی بۆ قوتابیان بە گرنگ دادەنێت تاکو لەو ڕێەوە ڕەمزینەتەوەیەکانیان لا خۆشەویست بێت. پێویستە لەسەر هەموو مامۆستایەک و هەموو دایک و باوکەک کە ئەو خۆشەویستی ئاڵای کوردستان بخاتە ناو دڵی قوتابی و جگەرگۆشەکەی چونکە ئەو ئاڵای کوردستان سەدان شەهید خوێنی ڕشتووە ئەوها بە ئاسانی نەهاتووە بۆیە دەبی هەتا ئەو ئاڵایە هەر بە سەرفرازی و هەر بە سەربەرزی ببینێتەوە. بزواندنی هەستی نەتەوایەتی لە لای قوتابی یەکێک لە کارە گرنگەکانی دەستەی کارژێڕی و مامۆستایان. ئێمە هەمومان ئەبێ هەستی نەتەوایەتی و کوردایەتی لە قوتابیەکانماندا بچێنین بۆی بتوانین کە خاک و وڵات و ئاڵا و نیشتیمانی خۆیان خۆش بێ. ئەگەر خۆشەویستیان بۆ خاک و نیشتیمان و ئاڵا نەبێ خۆشەویستیان بۆ خوێندن و بۆ دایک و باوک و بۆ خاکەکەشیان نابێت. بەڕاستی پێویستە میلەتی کورد ڕۆژی ئاڵا بکات لەبەرەوەی ئاڵای کوردستان هەر لە کۆنەوە لەوەتەی پەیدا بووە یعنی هەر لە ناو مەینەت و ئازاردا بووە و هەروها بۆنی خوێنی لێدێت. ئەکید زۆر گرنگە لەبەرەوە ئێمە کوردین و ینی فەرزە لە سەرما ینی دەبێت بیکەین ئەو شتەی ینی فرمانەکە دەبێت جێبەجێ بکەین لە هەموو لایەکەوە نەک تەنها کوردستان هەموو وڵاتەکان ینی هەموو ئەو شوێنانەی کە کوردی لێ. وڵی ئەرکە لەسەر هەموو کوردێک دەبی ئەم ڕۆژە بە ڕێوەرسمێکی جوانەوە بەڕێوە بچێت. ئاڵای کوردستان جوانە بەرزاوە لە ئەسمانە ئاڵای کوردستان جوانە بەرزاوە لە ئەسمانە ئاڵاکەم زۆر خەشەنگە ڕازاوەیە و چوار ڕەنگە ئاڵاکەم زۆر قەشەنگە ڕازاوەیە و چوار ڕەنگە. باگراوەندی ڕۆژی ئاڵای کوردستان مێژووەکەی بۆ هەفتەی 12 ساڵی 1945 دەگەڕێتەوە کە لە ڕێوڕسمێکدا و لە گۆڕەپانی چوارچرا بە ئامادەبوونی پێشەوە قازی موحەممەد سەرۆک کۆماری مەهاباد بە ڕەسمی ئاڵای کوردستان کە جۆرێکی دیکەی جیا لەم ئاڵایە بوو کە ئێستا هەیە هەڵکرا لە ساڵی 2009ەوە پەرلەمانی کوردستان ئەو ڕۆژەی وەک ڕۆژی ئاڵا و یادکردنەوەی دیاری کرد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.